خۆزگەم بەجاران نانی ساجی بوو لە هەزار پیاوە یەکێک حاجی بوو ئێستا لە هەر ماڵ حاجی حاجیە لە هەزار نانا یەکێک ساجیە ئەویش سوتاوە و ناعیلاجیە نە ئەم حاجیە و نە ئەو ساجیە. ساڵانێک بوو دیوەخانەکەی شێخ ڕەزا جممەی ئەهات لە ڕۆشنبیرانی ئەم شارە بەڵام ئێستا بووە بە وێرانە و کەس خۆی ناکا بە خاوەنی. شێخ ڕەزا لە 1254 هیجری لەدایک بوو بە شەکەلی 11 بەس خۆی 1970 دە 11 نازانم بزەبدیا تاریخەکەی چەندەکە چەندی چەند و ئەوە بەس لەو تاریخە ئەمە خوای کردووە شێعر زۆری هەیە قسەی زۆر نەستەق بووە بە زمان شێخ ڕەزاوە چەند کەسە شێعری بڵاو کردو بەڵاخی بە شێخ ڕەزاوە نییە عەقلی کردووە شتێ بنووسێ بعد شتێکیان وتووە یعنی هەر ناکرێ هەر ئەدەبیان بەرامبەر شیعری کە برا گەورەی بۆ با بڵێن بورسی تەریقەی خادری بۆ لە سێشێ تەڵەباییدا لە شۆ برا گەورەی بووە شێخ ڕەزا نەیتوانێت بەرامبەر شیعری قسەی زیاد و کەم بکات لە شیعرەکان بڵاویان کردوێتەوە بە شیعری براوایی وتووە بەس درۆیە ئەوە شیعرانەی وەلە و ناوترێ کابرای میوانی بۆ ناوی شێخ سار بووە لای شیعری وتی کابرای میوانمانتە ناوی شێخ سارە شیعری پێی وتووە قسەی زیاد و کەم نەکەی کە شێخ سار هاتووە لە بەرچاوی شیعری دۆڵە شێخ سار ڕوحمە و چامەوە قسەی خۆشی نەوتووە ئێستا قسەکەیان هەڵگێڕاوەتەوە لێ شێخ ڕەزا هەتا بە شیعری برا گەورەی بۆ وای وتووە شیعری قەت نەیتوانێت بە شیعری قسەیە بکات شێخ ڕەزا شێخ ڕەزا هەجوو مامەکەی خۆی کردووە هەزم نازانم کێ کردووە شعرێک شێر لەسەر سلێمانی و لە بیرم دێ کە سلێمانی کە دارالمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخڕی کێشی ئالی عوسمان بوو من زۆرم نووسێ و لەسەر شێخ ڕەزا و خەریک کتێبەکەی تالیف کەم چەند 18 سەحیفە دەست خەت شێخ ڕەزامە بوو ئازایی خۆم نەبوو لام بوو لە مەرحوم باوکم ماوە لێرەمداوە لە فەرهودکەیەکە من چوومە ئێران ماڵەکەیان فەرهود کرد هەموو مەکتەبەکەیان سوتاوە شعرە سوتا لەگەڵی دەستخەت خۆی بە شعر عەرەبی خەڵکی هەجوو کورە بە شعر کوردی هەی بووە بە تورکمانی هەی بووە بە هەموو شتێک خۆی شعرێکی لێ خانوویەکمێ بەقەدەر لە پێ بەڕۆژ سیمانێکم بە شەو ئەتە پێ ئەتە قسەکان تر ناوترێ شێخ ڕەزا هەجووی مامەی خۆی کردووە شێخ غەفور کاکا باپیر مەرحوم مام جەلال و ئەوان وعدی داوە پێی بێ بۆ لای لە کۆیە لەگەڵ شیعری برا گەورەی بوو عاجز بوو چوو بۆ کۆیە لە کۆیە وعدی داوە پێی کچی بداتێ کچی لەداوی هەجوویشی کردووە ئێمە ئێستا لەبەردەم ماڵی یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد شێخ ڕەزای تاڵەبانی وەستاوین کە ئەم خانووی پشتەوە کە لێرانە ژیانی زۆربەی ژیان بردوێتە سەر تەمەنی زیاتر لە 150 ساڵ ئەم خانووە بە شێوازی قایۆگەچ کراوە کە لە کەرکووکە بەنابانگ بوون ئەو وەستا کارامەی قایۆگەچ لە کەرکووکە بوو لەی شوێنە بچونکە قایسپی هیچ ڕاستێکی تیانی هەموو جانی جێرە بەڵام هونەری وەستای کەرکووک ئەوەیە لەم قایەجێڕی توانی جوانترین خانوو دروست کرد ئەم خانە پشتمانەوە سێ نهۆمە یعنی نهۆمی سەرسەرەوە کە لێمانە دیارە ئێستاوە کتێبخانەکەی شێخ ڕەزای تاڵەبانی بووە و کتێبخانەکەی هەمووی بە مەرمەڕی ڕەسەن تەنیوە مەرمەڕی سروشتی چونکە مەرمەڕ مۆرانە یان مۆراقە لێ نادات تێک ناچێت یان با بڵێن شیدار نابێت بۆی کتێبەکان تێک نەچێت با بێنە سەر بزانین شێخ ڕەزای تاڵەبانی چییە شێخ ڕەزای تاڵەبانی ئەو شاعیرەیە کە لە ئەدەبی کوردی ئەگەر ئەم پیاوە بوونی نەبووە ئەدەبی کوردی بە نوقسانی مایە چونکە زۆر لە سێ چوار کەلێنی بۆمان پڕۆ کردو یەک شاعری هەجووە یان با بڵێن جنێو فرۆش شاعری ئیرۆتیکە کە نیمچە ڕووتی پێڵن شاعری پۆرنۆیە کە پۆرنۆیە کە سێکسێکی تەواوە یعنی ئەم پیاوە هیچ بە هیچ شێوەیەک خۆی نەپاراستووە هەرچیەک لە ویژدانی و لە دڵی و لە هەستی و دەرچووە خستێتە سەر کاغەز و بۆ خەڵک بەیانی کردووە ڕوونی کردوێتەوە ئەمەش بۆ خۆی پیاوی خۆی ئەوەیە بیوەری ئەوەیە یەکێکی ئەوە کە زۆر ڕۆشنبیر بێت کەواتە شێخ ڕەزای تاڵەبانی یەکێکە لەو شاعیرانە تا لووتکەی ڕۆشنبیر بووە تا لووتکەی
نەتەوە ئیش کاپیاکی نێتەوە پەرست بووە نیشتمان پەروەەر بووە و ئەو شعرێک کاڵەیە لە بیرم دەست سلێمانی کە دارمچی بابان بوو نەسوخرە چێشێ منە محکومی عجەم نەسوخرە چێشی ئالی عوسمان بوو ئەوە دەری ئەخات ئەو پیاوە چ نیشتێمان پەروەەرێک هەروە ئێمە شێخ ڕەزا تاڵبانی بۆ تێگەشتونەکە هەر هەجووە ینی ڕخنەی کردووە یان تا جنێوی بداوە بە هەموو لای کەسی نەپاراست یانێ لە بەبرای خۆشی بەڵام بە دیوێکی ترشە ئەم پیاوە خەسڵەتێکی جوانترشی هەیە ئەوش هەیە لە ڕووی شعر و غەزەلیات و شعری عاشقانە ڕۆمانسیەت جوانترین شعری نووسیوە وەم پیاوە ئەگەر هیچ شتێک چۆکی پێ دانەداوە شێخ ڕەزا بایەخدان بە ماڵەکەی بایەخدان بە قورسایی ئەدەبیەکەی کارێکە کە پێویستە هەڵمەتێکی دەستە جەمعی بۆ بکرێت لە ئاستی حکومەتە لە ئاستی ڕێکخراوەکانە لە ئاستی ناوەندی ڕۆشنبیریدا خۆناغی ژیانی شێخ ڕەزا یەک شوێن نییە بەڵام لە کەرکووکە بەڕاستی جێ و منزڵی هەیە خانووەکەی ماوە کە لەگەڕەچی بەرتەچەی شاری کەرکووکە پشتی لە تەچەی تاڵبانیە ینی شوێنێکە سنتەری شاری کەرکووکە کەسایەتی چی وا دەخوازێ کە ئێمە زۆر ڕێزی لێ بگرین شانازی پێوە بکەین چۆن بۆ نمونە پێویستە دەستگایەکی زۆر گەورە لە ناو شاری کەرکووکە بە ناوی شێخ ڕەزاوە بێ پەیکەریی زۆر گەورە لە شوێنێکی دیاری شاری کەرکووکە بۆ شێخ ڕەزا دروست بکرێ لە هەمووشی گرنگتر بە بڕوای من ماڵی شێخ ڕەزا کە تا ئێستا وەکو کەلاوێک ماوەتەوە ئەمە ئێمە بچین بایەخی پێ بدەین زیندوی بکەینەوە ئەو خانووی شێخ ڕەزا لە سەدەی 19 ما دروست کراوە واتە تەرزە تەلارسازیەکەی هی بەر لە سەردەمی نوێخوازی و هاتنی ستایلی ڕۆژاواییە بۆ وڵاتی ئێمەدا یعنی تەلارێکە لەسەر ستایلی ڕۆژهەڵاتی کراوە زیندوکردنەوەی ئەو خانووە بە کەرەستەی ئەو سەردەمە بە پێی دیزایانی ئەو سەردەمە بۆ خۆی دەبێتە بەڕاستی سیمایەک یاخود سمبڵێک بۆ پاراستنی تەلارسازی خۆماڵی جگە لە ڕەهەندە کللتوریەکەی ڕەهندێکی گەشتیاریشی هەیە یعنی ئێستا شاری کەرکووک یەکێکە لەو شارانەی بەڕاستی لە ڕووی گەشتیاریەوە هیچ سیمایەکی نییە بەڵام دەکرێت تۆ ماڵی شێخ ڕەزا بکەیتە ناوەندێک بۆ ڕاشێشانی گەشتیاران هەم لە ناو کوردستان هەم لە تەواوی عێراق و هەم لە دەرەوەی وڵاتی خۆشمانەوە خەڵک بێ بۆ سەردانی ئەو شوێنە جا بۆیە بە بڕوای من زیندوکردنەوەی خانووەکەی شێخ ڕەزا دووبارە ئاوەدانکردنەوەکەی کارێکی زۆر زۆر پێویستە کارێکە خزمەت بە شاری کەرکووکەکە بە ئەدەبیاتی کوردی بە کللتوری نەتەوەکەمان شێخ ڕەزا کەسایەتیی سرگ بووە بەڕاستی ڕخنەی گرتووە لە ڕێی ئەو شاعرانەی کە شعری داشۆرینەوە ڕخنەی زۆری لە کۆمەلگا گرتووە کەسێکی ڕخنە ئامێز بوو لامان کاتە جۆرێک لە ڕۆحی تەنز و قسەی خۆش و قسەی نەستەق و ئەتوانین بڵین ڕوحی گۆشەیەکی گرنگی کللتوری کوردەواری دەنوێنێ تەبعی کەسایەتیی وەکو شێخ ڕەزا نەک لە ئەدەبیاتی کوردیدا بە بڕوای من لە ئەدەبیاتی سەرانسەری ڕۆژهەڵاتا و دووری شنیە ئەگە بڵێن لە مێژووی ئەدەبیاتی تەواوی جیهانە شاعیرێک لە چەشنی شێخ ڕەزا نابینی لەبەرچی شاعیرێکە بە سێ زمانی ڕۆژهەڵات شعری وتووە و لە ئاستێکی زۆر باڵادا شعری داشۆرین بە زمانی کوردی بە زمانی فارسی و بە زمانی تورکی هەڵ نەکەوتوە لە جیهانە شاعرێ بتوانێت بە سێ زمان شعر لە یەک ئاستا بڵێ لەبیرم دیێن سلەیمانی
لبيرم دين سليماني كدار الملك بابان بو